چی وا دەکات 100 ساڵ بژیت؟ دانیشتوانی پێنج ناوچەی جیهان بە تەمەندرێژی بەناوبانگن. ئەو ناوچانەش ئۆکیناوا لە ژاپۆن، نیکۆیا لە کۆستاریکا، ئیکاریا لە یۆنان، لۆمالیندا لە کالیفۆرنیا و ساردینیا لە ئیتاڵیا. ئەو کەسانی لەو ناوچانە دەژین کە بە زۆنی شین ناودەبرێ چەند خاڵێکی هاوبەشیان هەیە. لەوانە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، خوی چالاکی ڕۆژانە و جۆری خواردنیان. لەگەڵ ئەوەشدا تایبەتمەندیەکی هاوبەشیان هەیە. ئەویش باخەوانیە لە تەمەنی سەر و هەشتا ساڵی. دەکرێت باخەوانی وا بکات زیاتر لە 100 ساڵ بژیت؟ ئاشکرایە ستایلی کارکردن و جموجوڵی ئاسایی وا دەکات تەمەنێکی درێژتر دەبێت. باغداریش ڕێگایەکی ئاسانە کە هەردووکیان ئەنجام بدەیت. ژمارەیەک توێژینەوە سەلماندویانە. باغداری بۆ تەندروستی جەستەیی و دەرونی باشە. لێکۆڵینەوەیەک لە هۆڵندا دەری خستووە باغداری میزاج باش دەکات و فشاردا دەبەزێنێ. توێژەرانی ئوستورالیش دەڵێن ئەو ژن و پیاوانی لە شەستەکانی تەمەنیاندا باغداریان کردووە بە ڕێژەی لە سەدا 36 مەترسی توشبوونیان بە خڵەفان کەمترە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان کە باغداری ناکەن. هیچ چارەسەرێک نییە بۆ پیربوون، بەڵام زانست پێشنیازی باخەوانی دەکات بۆ ژیانێکی تەندروستتر. با سروشت گەشت پێ بدات. باخەوانی تەنها کاریگەری تەندروستی نییە، بەڵکو لایەنە کۆمەڵایەتیەکەشی کاریگەری لەسەر تەمەندرێژی هەیە. دکتۆر بادلی ویلکۆکس لە زانکۆی هاوایی توێژینەوەیەکی لەسەر بەتەمەنەکانی ئۆکیناوا ئەنجام داوە کە زۆرترین ڕێژەی کەسانی 100 ساڵ لەو ناوچەیە دەژین. لە 100,000 کەس نزیکەی 50 کەسیان زیاتر لە 100 ساڵ دەژین. زۆرێک لە دانیشتوانی ئەو ناوچەیە باخچەیەکی بچووکیان هەیە تا تەمەنێکی زۆر بەردەوام خزمەتی دەکەن. سەرڕای ئەوانش خەڵکی ئۆکیناوا بایەخ بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان دەدەن. لەوانە کۆبوونەوە لە بازاڕەکان، هێنانی بەرهەمەکانیان و گفتوگۆ و باسکردن لە گۆڕانکاری لە باخەکانیاندا. هەستی پەیوەستبوون و پەیوەندی بە خەڵکەوە گرنگە، بەڵام بە هەمان شێوە پەیوەندی تاکەکانیش بە سروشتەوە گرنگە. بە پێی توێژینەوەیەکی زانکۆی هارفارد ئەو کەسانی لە نزیک سەوزاییەوەن تەمەنیان درێژترە، ئەگەریشی کەمترە تووشی شێرپەنجە و نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە ببن. لەگەڵ ئەوانشدا پێگاتەکانی خواردنیش کاریگەریان لەسەر تەمەندرێژی هەیە. توێژینەوەیەک سەرنجی خستوەتە سەر پەیوەندی خواردنی وڵاتانی سەر دەریای ناوەڕاست بە تەمەندرێژیەوە. دەرکەوتووە کە لەو خواردنانەدا سەوزەی زۆر، میوە، دانەوێڵە، پاقلەمەنی، چەرەزات و گوێز، ماسی و ڕۆنی زەیتون هەیە کە بەشێکی زۆری لە باخ و باخچە و بازاڕە لۆکاڵیەکان وەری دەگرن. کشتتوکاڵ بۆ تەمەنێکی درێژتر. ئەگەر باخەوانی باش بێت ئەوە کشتتوکاڵکردن باشترە. زۆرێک لەو فاکتەرانی کاریگەریان لەسەر تەمەندرێژی هەیە، لەوانە جموجوڵ و چالاکی دەرەوە بە هەمان شێوە دەگونجێن بۆ کشتتوکاڵکردن. هەندێک بەڵگە ئەوە دەسەلمێنن کشتتوکاڵکردن یەکێکە لە تەندروستترین پیشەکان. توێژینەوەیەکی ئوستورالی دەری خستووە ئەوانەی کشتتوکاڵ دەکەن کەمتر ئەگەری توشبوونیان هەیە بە نەخۆشیە درێژخایەنەکان، لەوانە شێرپەنجە، شەکرە و نەخۆشیەکانی دڵ. دکتۆر ماساهیکۆ جێما لە زانکۆی واسێدا لە تۆکیۆ توێژینەوەیەکی ئەنجام داوە. بۆی دەرکەوتووە ئەو جوتیارانەی خۆیان کشتتوکاڵ دەکەن تەمەنێکی درێژتریان هەیە بەراورد بەوانەی کشتتوکاڵ ناکەن. بەڵام ئەگەر کشتتوکاڵ و باغداری بە شێوازی مۆدێرن بکرێت، بەو شێوازەی هەموو شتێک پەیوەستە بە کۆمپیوتەرەوە، سەختە وەک دەرمانێکی جادوویی لە دژی پیربوون بیان بینین.